ڕێز خۆشەویستی هەواڵێک لە سلێمانیەوە بەدەستم گەیشتێ کە هەواڵش سەرنجڕا کێشە. هەواڵەکەش ئەوەیە دوای ئەوەی مووچەی فەرمانبەران ڕاگەیەندرە کە دەدرێ ناوی زێرەڤانی پێشمەرگا وەزارەتی پێشمەرگا و ئاسایش و چەندام و دەستگایشکەی سەربازی تێدا نەبوو. ئەوە تووڕەیەشی زۆر گەورەی لە ناو خەڵک چێزە چەکدارەکان دروست کرد بوو. بۆیە چەندین ئامیر لوایەکێتی کۆبووبوونەوە و پەیامیاندا و بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مووچەی ئێمەش نەدرێت لە نزیکترین کاتە من نازانم، هەندێک گوتیان 24 ساعتیاندا نابوو، هەندێک گوتیان 48 ساعت مووچەی ئێمە نەدرێ، ئێمە بەشێک لە دام و دەستگاکانی هەرێم دەست بەسەردا دەگرین و ناڕزایەتی دەردەبرین، دێنە سەر شەقامەکان دەگرین، یعنی شێوەیەک لە نیمچەوەکو برێم چ ئینقلاب نایانی بە شێوەیەک لە ئەوەتی کە هێزی ئەسکەری بێتە سەجادە تەتەوڕەژی زۆر گەورەیە. بۆیە بەپەلا ئەو داخوازیان جێبەجێ کرا. ڕاستی گوتنی ئێمەش هەمووتان بڕۆنە سەر لێدوانی پێشەوە هەورامی گوتەبێژە زمان پیسەکەی پارتی کە بە ناوی حکوومەتی هەرێم لێدوانیدا و ڕێباز حەملان لە NRT لێدوانیدا گوتی ئەوان هەفتەی داهاتوو دەبن کە من ئەوانە لە لینک لە بۆتاندا دەنێم. وتی یەکەم جار ئەوە دەکرێت حکوومەتی عێراق لە ئەوەی بوو کە ناو کۆمەلگای کوردی شیرازە تێک بدا، بەڵام دوای ئەو هەڕەشەی ئەوان کە کرا ترسەکی گەورەیان لێ نیشت لە ماوەی کەمتر لە 24 ساعتدا مووچەی ئەوانیش ڕاگەیەندرا کە دابەش دەکرێت داخلی نازدووەلەکە کرا ئەگەنەدایان ناو هەفتەی داهاتوو ئیوان ڕابگەیەندرێ سکوتیان بەغدا نەهاتووە. ئەوە تەتەوڕەکی هاوڕێیان زۆر گرنگە لەو ڕوانگەی هێزی چەکداری خۆیان ئێستا تەمەڕودیان لێ دەکات دژیانە هەڵوێست وەردەگری لەو ڕوانگە پۆزتیفە و بۆ خۆیان کە دێن. دوو شەرمەزارێکی زۆر گەورەیە، زۆر درەنگە و هەڵوێستە ئامیر لیوایەکانی یەکێتی کە بە هیوام ئامیر لیوایەکانی پارتیش غیرەتیان بجوڵێ. ئەزان بۆ یەکێک چەند قارەمان بی، چەند نەجمەی دەستشان بی، کاتێک چەند شەڕی لە بەرامبەر داعش کرد بیتن، یەک ئاوا ئیهمالتان دەکەن ئەگە بە خۆتان لێنە سەجادە. دوو کاچی من تۆ چۆن پێ خۆت پێ قارەمانە کاتێک تۆ یعنی خۆت پێ قارەمان و ئەوەیە کاتێک معاشەکەی خۆت پێ وەرنەژیرێ، یعنی چ قارەمانی تێک دەمینێتەوە، چ غیرەتێک دەمینێتەوە کاتێکە تو ئێستا 5 مانگ معاشت لەوێندەرا جگە لە 15 ئەو ساڵی 2020 ئەوانە. ئەوە ئەو پەڕی شەرمەزاریە لەوەی هەر بەرپرسێکی سەربازی ئەمنی کاتێک چگە لە خۆپیشاندەران دەدەن کە ئەوە ئەولودکەی بێ ئەخلاقیتانە یان ئەوەتە غیرەتتان نییە یەکێک معاشەکەی خۆی وەربگرێ کەچی خۆشی پێ قارەمان بی. بە هەرحاڵ ئەمن هەم دەستخۆشی دەکەم هەم شەرمەزاریە کاتێک ئەو هەموو ئامیر لیوا و هێز و جەنەڕاڵ و خۆ قارەمانی شاخ یان هەتا پێشمەرگەی دێرین مووچەتان نادرێتێ وسکتن کاچ خۆم، یعنی بزانە ئەوانە لە سلێمانی تووڕەیان کرد بڕۆن بپرسن لە میدیاکان، بڕۆنەوە سەر میدیاکە خۆ سەمەدا و سەردەمەدا دەژین بزانن لێدوانی گوتەبێژی پارتی حکوومەتی پارتی ڕێباز حەملان نەیگوت دوای ئەوە لە بەرەوەی بەغدا پارەکەی تەکمیلە نەکردەکەی بەغداوی نرد ئیوانیشان دەین دوای ئەو لە کەمتر لە 24 ساعتی معاشی وانیش ڕاگەیەندرا دەندرێن لە بەرەوەی ترسان تەمەڕود دەکەن. ئەوە هەواڵەش هەم دڵخۆشکەرە هەم هیواداریشم هیچی تر ئەو بێغیرەتیە قوبوور نەکەن ئەو پێشمەرگە ئەو بەرپرسە سەربازی و ئەمنیانە. ئەخر وەڵا وایە تۆ نەتوانی دیفاع لە مووچەی خۆت بکەی چ خۆتان پێ قارەمانە لەسەر ئەو خەڵکەی. کاتەش خۆش.